نيابة عن الشعب نفتتح الجلسة الثالثة للدورة النيابية الرابعة. کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی زۆرینەی پەرلەمانتاران بۆ متمانەدان بە 7 کاندید بۆ پڕکردنەوەی وەزارەتە بەتاڵەکان بەڕێوەچوو. لەو دانیشتنەدا هەریەکە لە سالار عەبدولستار وەک وەزیری داد و ئیحسان شەمەری وەک وەزیری نەوت و محەممەد کەریم جاسم وەک وەزیری کشت و کاڵ و عەلا ئەحمەد حەسەن وەک وەزیری بازرگانی و حەسەن نازم وەک وەزیری ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەوار و ئیڤان فایق یعقوب وەک وەزیری کۆچ و کۆچبەران و فواد حسێن وەک وەزیری دەرەوەی عێراق دەنگیان لەسەردرا و دواتر سوێندی یاساییان خوارد. السيد سالار عبد الستار محمد حسين وزيرا للعدل. أطلب من المجلس التصويت على مرشح وزارة العدل السيد سالار عبد الستار محمد حسين. تصويت. نعم تمت الموافقة. دەنگ درا لەسەر ئەو حەوت وەزارەتەی کە مابوون و حەوت وەزیرەی کە مابوو لە حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی. لەم وەزارەتانە دویان هی کورد بوو، وەزارەتی دەرەوە وەزارەتی دات. ئێستا حکوومەتەکە حکوومەتێکی تەواوە، هەموو وەزارەتەکانی دەنگیان لەسەر دراوە. چاوەڕێەوە دەکرێت کە لەمە دو حکوومەت کاری باشتر بکە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هاوڵاتیان، بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشە و ئەزمە اقتصادی و داراییانەی کە هەیە. بە تایبەتی تا چاوەڕێ دەکەین لەم مانگەدا حکوومەت بتوانێت پرۆژە یاسای موازنەی 2020 عێراق ئامادە بکاوە بینێرێ بۆ پەرلەمان بۆەوەی بتوانین باشتر بە تەنسیق لەگەڵ حکوومەت و حکوومەت بە تەنسیق لەگەڵ پەرلەمان کاری باشتر و خزمەتگوزاری باشتر پێشکەشی هاوڵاتیان بکات. طبعا كان هو 7 وزارات شاغرة خلال هذا. پێشتر 7 وەزارەت بەتاڵ بوون و وەزیریان نەبوو کە وەزارەتەکانیش گرنگ و کاریگەر بوون و ئەمەش لە بەرژەوەندی گەلی عێراقدا نەبوو. بە تایبەتی لە ئێستادا کە قەیرانی کۆرۆنا و قەیرانی ئابووری و قەیرانی ئەمنی و دابەزینی نرخی نەوتیش کاریگەری لەسەر بژێوی هاوڵاتیان دروست کردووە. ئەمڕۆ بە زۆرینی دەنگ لەسەر 7 وەزارەت درا کە فرسەتێکی باش بوو بۆ بەڕێز مستەفا کازمی بۆ جێبەجێکردنی بەرنامە و کارەکانی. ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێن ئێستا حکوومەتەکە تەواوە و چاوەڕوان دەکرێت کاری باش پێشکەش بە گەل بکات. دواتریش مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە تویتێکدا سوپاسی پەرلەمانتارانی کرد کە دووبارە متمانەیان بە حکوومەتەکەی بەخشیوەتەوە، تێدا ئەوەی خستوەتە ڕوو ئەوە هەنگاوێکی باشە بۆ جێبەجێکردنی بەرنامەکان ڕاشی گەیاندووە وەفادار و پابەند دەبێت بەرامبەر بە گەلی عێراق. شایانی باسە لەو 7 وەزارەتەی کە ئەمڕۆ متمانەیان وەرگرت هەریەکە لە وەزارەتی داد و وەزارەتی دەرەوە پشکی کورد بوون. بەمۆ شێخانی گەلی کوردستان.